خوری شیکراوە ئامادە دەکات تا لە باو و کەچە و فەرەنجی و کوڵەباڵی لێ دروست بکات. وەستا سەلیم نزیکەی 30 ساڵە سەرقاڵی پیشەی هەلاجیە. هەرچەندە پێشکەوتنی کارگەکان و بوونی جۆرەها فەرشی تازە پیشەی هەلاجی لە بەسەرچوون نزیک کردوتەوە، بەڵام هێشتا وەستا سەلیم بای ئەوەندە کڕیاری هەیە درێژە بەو پیشەیە بدات کە لە باو باپیرانیەوە بۆی ماوەتەوە. ئەم ئیشە ئێمە جاران قەدیم کڕیار و هینی زیاتر بوو ها ئەم فەرش و مەرشە نەبوو. ئەم فەرش و مەرشە زیایی کرد کەمێک کەمی کرد ماوەیە کەمی کرد خەڵگەگەڕیا بۆ بۆنی لە باوم با فەرش بەس شوان هەر پێویستی بەمانە ئەبێ کە ئەمە کوڵەباڵە کاتە بەری پشتی فێنک و خۆشەوێ هاوین زستانیش گەرم بێت خۆر باران تاحسیری ناگا سەرما ئەمەش گوێچکەدارەکەی دی بۆ جوانی بۆبان قات و ئەمانە ئەبێ بیکاتە بەری بۆ جوانی جا ئەمە قاوایەکەیشی هەیە سە حالیە نییە ئەمە ماوەیە بۆ ناکردن ئەڕا بۆ منتقەی سێسایەخ و هەڵەبجە ئەو ناوێلە ئەمیش کڵاوی خۆرە هین وەرزێری پێڵێن کڵاوی خۆرۆمانەیە ئەمەشە کڵاوبۆرەیە هین مناڵە بۆ بارانە ئەمیش کڵاو بۆرێ ئاها بۆ باران ئەکە نەبان سەریانە بستنە پشت کەچەکانیانەوە وها قۆڵی نییە ئەمەش فەرەنجی قۆڵداری پێڵێن ئەمەش ئەکەنە بەریان عینی ئەچنە پیری ڕانەوە بۆ لای ڕانەچنە بەریان ئەکەنە بەریان سەرمایان نابێ و خۆشە ئەمیش لە بای بێ نەخشی پێڵێن خۆی وتی با نەخشی نەبێت ئەم نەخشیشە هین بەرخی ڕەشە دروستیەکەین هین بەرخی ڕەشە ئەلەو بەرگنەتە وەجیایکەین ئاها نووسێتە یەکۆ لێ ئەوڕین و بە مەقاس نەخشی لێ دروستەکەین دوایش نەخشێک دانم بۆتان حەزیەکەن ئەو خوریشە حینی خوریە ڕەنگمان کردووە ئەمە ڕەنگمان کردووە ڕەنگ نەخش لە بازار ڕەسیێنین ڕەنگیەکەین گوڵی تیا دروستەکەین بەڵێ جاران ئەم هەلاجیە بووە قەدیم هەر لە کۆنەوە بووە بەس گەڕاون و ئاوایەکانە بە ئاوایەکانە گەڕاون دێبەدێ ئەم دیانە تەواو کردووە گەڕاون ئەو ئانە ئەم مەکینەی قورسە نەبووە بیگەڕێنن بە کەوان خسیا دەبان کەرەکە و ئەم چیقیشە هەر سووکە بردیانە لەگەڵ خۆیانە ئەم ئاوایەکیان تەواو کرد ئەم جا چوونە بۆ ئاوایەکی تر ئاوایە تریان تەواو کردتر ئەو بنێجاوە مانگەڕیانە ئەوەی داوای کات شتیان زۆر پێویست بێ زۆر مانەتۆ لە ئاوایە لە داری خەلانە وەستا سەلیم لە نێو خانوویەکی دێرینی قەزای کفریدا کارەکانی ڕایی دەکات. ئاوازی ڕادیۆ مۆدۆل کۆنەکەی تێکەڵ بە بۆن و بەرامەی پیشە دێرینەکەی بووە. بەدەم گوێبرتنەوە لە حەسەن زیرەک و مەزهەری خالقی فەرەنجی و کوڵەباڵ و لەباو بۆ شوان و گوندنشینەکان دروست دەکات. ئەو بە چێژەوە چۆنێتی ئیشکردنی ڕۆژانەی دەگێڕێتەوە. ئێستا حالێن من ئەوە فەرش هین داخم لە بانچیغەکە فەرش کەچە داخم پێشەکی بەرگنەکەی دامە لە مەکینە شیم کردێتەوە ئاها شیمان کردێتەوە وە مەکینەکە جایسە جاران کەوان بووە ئیسە مەکینە شیەکاتەوە بە مەکینە شیەکەینەوە ئەمجا لەسەر ئەم چیخەوەها بە خامیش دروست کراوە دایەخین ئەبەم شەنە دایەخین ئیتر ئەژەوێت لێزانی گەرەک بێ وەستایانی گەرەک بێ ئەمە وەکو تقریبان گەورە داخریە وەکو دژداشە حالێنی سە من ئەوە ئەەکەم وها قۆڵی نییە پێڵێن کاچە کەڕک لەبان ئەم چیخادایەکەین ئستا ئەوهادایەخە ئەمجا ئاوڕشێنی یەکەم و وەلەقای کوتین ئەمە وایسە دام قسە یەکەگرێتەوە تا ئاوشینەکە یەک ناگری ئەمجا بەلەقای کوتین ئەمە ئێستا فەرشی داخستنەکەی تەواو بوو ئەمجا من ئاوڕشێن یەکەم و ئەمجا لول یەکەم کە لولت کرد بەلاقە کوتات ئەمجا یەکەگرێ ئەوەی کەوا فەرشەکانم داخست یەکەگرێ کە یەکی گرت ئەمجا بڕ یەکەم پێڵێن بڕ شان و ملی دەرەکەی ئیلای ئەو لای پاڵدمەکەی ڕێک و پێک جا ئەمجا ئاوها جوان لول یەکەیت و لەبەر ئەوەی قیاسەکانی دەرچێت ئەمجا شتێتر هەیە دوای ئەمە پێی ئەڵێن بڕیەکەی شوێنەکانی دەرەکەی سا ئەوە ئینەکەی تەواو
پیشەی هەلاجی لە قەزای دێرینی کفری تەمەنێکی دوور و درێژی هەیە. پێشتر چەندین هەلاج لەم شارەدا هەبوون، بەڵام شارنشینی ڕەواجی پیشەکەی کەم کردوتەوە. بۆیە سەرجەم هەلاجەکان وازیان هێناوە تەنها وەستا سەلیم و هەلاجێکی تر نەبێت کە بەردەوامی بەکارەکەیان دەدەن. پیشەی هەلاجی سەرەتا با بڵێن وشەی هەلاجی واتە شیکردنەوە. شیکردنەوەی لەوە تێ شیکردنەوەی خوری، شیکردنەوەی بەرگن، شیکردنەوەی پەموو. ینی لە زۆر شوێنەکان بە ئەم پیشە ئەڵێن هەلاجی. هەلاجی واتە ئەوانیش کە کار لەسەر دروستکردنی دۆشک دەکەن بە پەموو هەر پێڵێن هەلاجی و وەکو سەری نوشتیوە. هەلاجی لە کفری مێژوویەکی دوور و درێژی هەیە. ینی پێشتر لە شارە نەکراوە بەکەمی. پێشتر وەستاگان ینی شار دێ بەدێ مەسەلەن ناوچە بە ناوچە گەڕاون، بە تایبەتی لە وەرزی هاوینە. لە وەرزی هاوینە چوونە لە ئاوایەکان ماونەتەوە، بە چەند ڕۆژێک ماونەتەوە و ئیشوکاری یان داواکاریەکانی ئەو سنووریان تەواو کردووە. هەڵبەت لە کاتی ئەو کاتا چوونەکە خاوەن مەڕووماڵەتەکان مەڕوو بەرخەکانیان بڕیوەتەوە، خوریەکان دانەوە بیکەن بە ئەوەی کە پێویستیانە بۆ وەرزی بە تایبەتی بۆ وەرزی زستان. لە شاری کفری هەڵبەت ئەو کاتش کە چوونە بۆ ئاوایەکان ئەم مەکینە نەبووە، مەکینەی کارەبایی. ئەو کات بە کەوان و کەچەک خوریەکان شی کردوتەوە، واتە بەرگنەکە شیان کردێتەوە و وەکو ئێستا ئاسانە، بەڵام ئەو کاتە ئەستەمتر بووە. شاری کفری با بگەڕێنەوە بۆ ینی بڵێن 6 ساڵێ پێش ئێستا کۆمەڵێ وەستا کاریان کردووە لەم شارە. وەستا سەلیم کە پیشەکەی لە باو باپیرانیەوە بۆ ماوەتەوە. ئەمیش دوو کوڕی خۆی فێری هەلاجی کردووە و لەگەڵیدا کار بۆ زیندووکردنەوەی ئەم پیشە دێرینەی کوردەواری دەکەن. ئیسە حالیان بەرەو پاییز ئەڕوا زیاتر حەزەکەن لە ئەمانەی هین شوان و ئەمانە. هاوینیش ئەو کوڵەباڵە ئەکەنە بەریان ئەو خۆرە تاثیریان لێ ناکە. ئەو بەرووبوومانەی هەلاجەکان ئامادەی دەکەن کڕیاری تایبەتی خۆیان هەیە. کڕیارەکان زیاتر شوان و خاوەن ئاژەڵ و لادێنیشینەکانن. دختەر حوسێنوتی ئەگەر وەرزش نەکەی بۆ هەیە بکاتەوە کە زۆر جار بۆ کڕینی بەرهەمەکانی لە لادیەکانەوە بە تایبەت ڕوو لە شوێنکارە دێرینەکەی وەستا سەلیم دەکەن لە کفری. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، کفری.